دەریکە دەی وەرە دەرەوە عەقڵگیا خۆ وەرە با تۆزە شەڵکین بێرە برینارێکە دەری بێنم ئەمە وەڵایی ئاسنێکی پێوەیەرەوە عليك السلام سلام لا سەگەشیە دامە بەحساب گەورەیە گەورەنیە کار ناشەوە مینا گەورە نییە هیچ نییە ئەمە بەحساب پێێتەوە یام نەشمێش پێماوە مارە گەورەکە بوو تۆزە شێ دەگەم یەک شەڕیەکیەکرد ئەی بۆ یەقەم ناشەڕ ناگە چۆن خۆی تەنگ کرد هەڵە چی؟ چۆن نەیکوژم دەبڕۆ با بڕێ کاکە دەستان خۆش داینێ عەرزەوە بداین ئەڕۆ ئەتو ئەوە هینکە ئەوە کەرەوە گرێ کەرەوە والله بەزەلامێ باشە وەرە وەرەی سەریم خەمە نەبێ ئەوە دەکەرەوە لێگەرە خەمی یەکشی ترە نەبێت چیوا خۆشە دوو ڕۆژی تر وەوە لێ یەکەم نییە ئەوە خۆشیێت نەگەی وچی تۆ لەو هەموو شانسە بەڕووی منوێ نازە چی زانێ کورانەکە ئازاد ئالیا دانیشتم ئازاد یەک تۆزی ماوە بیابم ئالیا دانیشتم ڕێگاتە کۆشم سیام بەخۆی بە چاوەی ڕۆژێوە دڕام وانە باش وڵای من بوومە سیجار پێ یام خۆشیێت کرد ئەوە هیلاکەکەم تااقەتی پێوەیانە نەمێنێ ناڵاشتە ببینێ دەستی بەرەوە پێمە باش واقع ئەزار شەڕانیە شێتە بۆ شوێ مەدەنی بۆ شوێنی بۆ شوێ بارە تۆزە قەڵقە بە دەست سوفلەمانە بێر شهري نية يلا نيتي خويني لينا نية شوف يا اخوانو برا عرض شوف فري